ئەچینە شاری کەرکووک لەوێ شێخی وەرزشکاران شێخ ستار بەرزنجی لە ماوەی ڕابردوودا پەیکەرێکی بۆ دانراوە کە شێخ ستار ناوێکی گەورەیە لە وەرزشی کەرکووک و کوردستان و عێراقدا کە لە چەند بوارێکدا لە کاری وەرشیا ئیشی کردو. ئەمە یەکێکە لەو ڕێزنانانەی کە بۆ شێخ ستار کراوە. هەر ئەمەنا بەڵکو بڕیار دراوە کە لە وەرزی نوێی خوێندنگەیەک بە ناوی شێخ ستار بەرزنجیەوە بنرێت و خۆشی خۆشحاڵە بۆ کارە و دەڵێ وەرزش هەموو شتێکی پێبەخشی وم کە من ئێستا دڵخۆش بم. ژیانی وەرزشیم زۆرسی من بە من بەخشی. من کە ئێستا هەم واتەمەنم لە 80 بەبانەوەیە، هەموو ژیانی من لەگەڵ وەرزشا بوو. وەرزش منی گەیاندە ئەم پلەی کە ئێستا بە سوپاسەوە ئەڵێم کە پەیکەریان بۆ کردم بە شێخی وەرزشکارانی شاری کەرکووک دامیاننا قەلادەی سەرکەوتن ئەکەن بە شانمە. ئەوە هەمووی لە بواری وەرزشە. بە هەموو وڵاتی کوردستان بە شارەکانی بە وەرزشکارەکانی من 24 ساڵ تەلەڤیزیۆنی کەرکووک یەکەم کەسم لە جیهانە کە بە زبانی کوردی یاری وڵاتانم گواستوتەوە. پێش من دوو کەس گواستوێتەوە، محەممەد بۆزۆ لە سووریا کوردە بەڵام بە عەرەبی گواستوێتەوە، و لە ئێران لە کرماشان برادێک گواستوێتەوە بە کوردە بەس بە فارسی. بەس تەنها من لە ساڵی 89 لە شاری کەرکووک بەتوڵەی فەڵەستین بوو کوردم بە کوردی یاریەکانم گواستوتەوە یاری جیهان. ئەمە دەستکەوتێکە چێ بە منی گەیاندا، ئەم وەرزشە منی گەیاندامە لە هەر شوێنێکی ئەم وڵاتە کە ڕێزم لێنێن ڕێزەکە ئەگەڕێتەوە بۆ ژیانی وەرزشیم کە خزمەتی ئەم شارەم زۆر کردووە. قوتابخانەکانی من قوتابخانەی پیرەمێرد و ناوەندی کاوە و یاریزانەکانە دێرینەکانی ئەم شارە کە بەتەڵی ساحە و مەیدان بوون، خوا بە ڕەحمەتی عەبدولوهاب حەمە عەزیز ئازاد، کاک ئازاد کە بەتەڵی سوقل و قورس بوو، و هەروەها یاریزانە باشەکان هەمووی لە وەرزشەوە منی گەیاندۆتە ئەم قومەیە کە خەڵک بمناسێت و احترامم بگرێت و زۆر کەسشم پەروەردە کردووە لە بواری وەرزشە. چیت هەیە بۆ کەناڵی کورسە؟ ئەم کەناڵە من سوپاسێکم، هیوادارم لەسەر ئەم نەخشەی خۆی بڕوات و خزمەتی هەموو بوارەکانەکات، و قەناتێکم من دائیمە متابعەکەم و زۆر شت لە ناکاوە کوڕەکان پێمەڵێن متابعەکەن بەرنامەکانتان و سەرکەوتنەکانتان. قەناتێکە لە قەناتە سەرکەوتوەکانی شاری کەرکووک بە تایبەتیش لە کاتی خۆیە لە خزمەتی مام جەلال. من خزمەتی مام جەلال گەیشتوم، ژیانم بردووەتە سەر لەگەڵیا. مام جەلال دەستە گوڵەکەی کە دانا لە شاری کەرکووکە بۆ یەکەم جار مام جەلال کۆبوونەوەی بە وەرزشەوانانی شاری کەرکووک کرد. هەموو نەتەوەکان ئاسووری و ئەرمەنی و تورکمان و عەرەب و کورد هەموومان چوونە قەڵاچۆران. لەوێ من لە خزمەتیا ئەلێرە دانیشتم، ئاوا مامش ئەلەوێ دانیشتە بوو لە تەکمەوە. وتی تۆ کاک ستار تۆ کوردی؟ تم بەڵێ، خۆت دەزانی عەلاقەمانە بوو لەگەڵ مامە. گوتی تۆ من ئەوێ دەستە گوڵەکە لێرە ئیسپات پێ بکەم، تۆ خۆمانەی حەزەکەم تۆ بچیتە ئەولاوە. یەکێ لەو برادەرانە گوتمان محەممەد بەڵا خۆ عافویکایە خۆ لە نادی سەورە بوو، گوت تورکمان بوو بە نادی سەورەوە. ئەوی هاوزە شۆنەکەی من ئەو لای ئەو لاوە کوڕێکی نادی
ئاسووریان هەودا ئەوە بەڕیت ئەوانەی دانا گوتی کوردەکانی خۆمان و حربی خالید و ئێمەگەر کوردەکان گوتی ئەوە ئەمانە میوانی ئێمەن ئەبێ ئەمانە بکەین ئەوە یەکەم جار بوو مام جەلال ئەو دەستە گوڵەی لەوێ جێبەجێ کرد و بۆیە ڕەمزی شارەکەمان ئێستاش هەموو نەتەوەکانی شاری کەرکووک بەڕێزەوە بە تەقدیرەوە کە ناوی مام جەلال دێن دەست بەسینگەوە ئەوەستن مام جەلال شخصێتێ بوو نەک لەسەر مستەوای کەرکووک و عێراق و دەرەوە لە هەموو وڵاتانی دەرەوە خەباتێکی زۆری کردووە سیاسی هەموو عالم ئەیزانی دائیمە حەزی بەوە بووکەوە میلەتەکەمان سەربەرز بێت لە ناو جیهانە دەرکەوێت بۆیە مام جەلال ڕەمز بوو و لە هەموو بوارێکە